باشە مامۆستا بۆ حیسابەی ئەمە نەماندیت هیچ کەس ئیسلامیەکان لە شەڕی بۆوێنە داعشدا بڕۆن بەشداری بکەن. بۆچی بەشدار بێن؟ بۆچی بەشدار بێن لە شەڕی ئەمریکایە؟ ببوورە یەک دقە. بۆچی من بڕۆم بکوژرێم لە پێناوی تۆیە کە نەوتەکە ئەدزی؟ حاشای جەنابەت تەمان فیزیکی ناڵێم. بۆچی من لە پێناوی مەشروعێکی قەومیە بۆ کوردستان هێناوە؟ شتیوانی بەخوا کاکە و کڵاومان ناکەنە سەر. هێرشێکی هێناوە بۆ مەخموور لێیان کردو بە جەهەنەم. هیچ ڕاست نییە. ئێستا کوردایەتیێوانەکانی پارتی وێچێتی پەنجەی خۆیانە گەزن کە خۆزگە ڕێگامان بدایە داعش هەر بمایە. داعش گەیشتە دیالە و ساڕوخی بە ئێرانەوەنا. داعش هەموو ئەمانی لە ئەهلی بەغدا هەڵگرت بوو. پلانی دانابوو بچێتە سەر کەربەلا. باشە ئەم خەڵکە کوردایەتی خەڵک بۆچی چوو گوندی بەشیری بۆ شیعە ئازاد کرد؟ بۆچی ڕۆیشت 21 هجووم ئەو هەموو خەڵکی تیاکوشە؟ کاکە جان ئەو کڵاوەمان بەخوا قەسەم نانێنە سەر. وەڵا داعش هاتە بۆ سەر کوردستان، نهاتە بۆ سەر کوردستان. بەخوا درۆکە نهاتە بۆ سەر کوردستان، هاتە سەر مەخموور. مەخمووریش عەرەبی تەنزیماتی خۆی تیا بوو بە قەدرەوەندێک کە خەڵکی تری کوردیشی تیا بوو. چه علاقەیەکی بەسەر کوردەوە هەیە؟ بۆ خۆی توانی ساڕوخێ بنێرە بۆ سەر هەولێر. باش زۆر باشە مامۆستاوەتی بە هەر حاڵ بۆ چوونی جەنابتە زۆر کەس مەشروعێکی ئەمریکیە، مەشروعێکی ئەمریکی، مەشروعێکی ئێرانی بۆ لێدانی ئەو خەتە سونیە. ئێستا زۆر کەس